جارێکی دیکە پرسی ئەشکەنجەدان لەلایەن هێزانامنیەکانی هەرێمی کوردستانەوە بوو بە بابەتی راپۆرتی ڕێکخراوە نێودەوڵەتیەکانی مافی مرۆڤ. ڕێکخراوی ئەمنستی ئینتەرناشناڵ لە راپۆرتێکدا ڕەخنەی توندا ڕاستی دەسەڵاتدارانی هەرێم و عێراق دەکات بەهۆی ئەوەی مامەڵەیەکی تەندروست لەگەڵ ئاوارەکان ناکەن و لەژێر ئەشکەنجەوە ئازاردا دامپێدانانیان لێوەردەگرن. لە راپۆرتەکەدا هاتووە لە چوارچێوەی ڕوبەڕووبوونەوە لەگەڵ داعش هێزەمنیەکانی هەردوو حکومەتی عێراق و هەرێم هاوڵاتیان یاوارەی شەڕیان لە ناوچەکانی خۆیان و لە نێو کەمپەکان بە تۆمەتی پەیوەندی بە داعشەوە دەستگیر کردووە. سەبارەت بە هەرێمی کوردستان ئەمنستی ئاماژەی بۆ کردووە بەشێکی دەستگیرکراوان تەمەنیان نەگەشتۆتە 14 ساڵی لەلایەن هێزەکانی هەرێمی کوردستانەوە دەستگیر کراون و ئەشکەنجە دراون و دادگایی ستەمکارانە کراون. لە 150 دۆسیە کە لەلایەن ئەمنستی ئینتەرناشناڵەوە پشتڕاست کراوەتەوە هێزەکان یاساییش لە هەرێم 48 پیا و مێرد منداڵیان دەستگیر کردووە. هاوکات لە پارێزگای نینەوە 67 کەس بە دەستی هێزە عێراقیەکان دەستگیر و بێسەر و شوێن کراون. ئەمنستی ئینتەرناشناڵ باس لەوە دەکات هێزەکان یاساییش کە دەستگیرکردنەکانیان ئەنجام داوە هیچ بەڵگەیەکیان بۆ دەستگیرکردنەکان نەخستووەتە ڕوو. تەنها وتویانە ناوی کەسی دەستگیرکراو لە لیستی ئەو کەسانەدایە کە لە ژێر چاودێریدان. ئاسایش بە یەکێک لە دەستگیرکراوەکانی وتووە هۆکاری دەستگیرکردنەکەت ئەوەیە کە یەکێک لە کوڕەکانت دیار نەماوە و گومانمان هەیە کە پەیوەندی بە داعشەوە کردبێت. لە راپۆرتەکەدا وا ئاشکراکراوە هەموو پیاوان و مێرد منداڵانی دەستگیرکراو لای ئاسایشی هەرێم باسییان لەوە کردووە کە لە هەوڵەکانی وەرگرتنی دامپێدانان ئەشکەنجە دراون و بە خراپترین شێوە مامەڵەیان لەگەڵ کراوە. زۆرێک لەوانە بە بۆکس و سۆندە و کێبڵ و قامچی ئەشکەنجە دراون. هاوکاتێکێک لە دەستگیرکراوەکان لە زیندانەکانی یاسایش بە ئەمنستی ئینتەرناشناڵی ڕاگەیاندووە هەڕەشەیەوەی لێکراوە کە دەست درێژی سێکسی دەکەنە سەر هاوسەرەکەی ئەگەر ئیعتراف نەکات. لە راپۆرتەکەدا هاتووە کە پیاوان و مێرد منداڵان بەبێ گەڕانەوە بۆ دەسەڵاتی دادوەری چەندین هەفتە و هەتا چەندین مانگیان لە زیندانەکاندا بەسەر بردووە. لە راپۆرتەکەی ئەمنستی ئینتەرناشناڵدا ڕەخنە لە یاسای بەرەنگاربوونەوەی تیرۆر لە هەرێمی کوردستان گیرا و دەڵێت زۆرێک لە دەستگیرکراوان لە دادگای هەولێر بە یاسای ڕوبەڕووبوونەوەی تیرۆر دادگایی کراون و سزا دراون کە یاساکە تەمومژی تێدایە و لەگەڵ بنەما نێودەوڵەتیەکانی مافی مرۆڤ یەک ناگرێتەوە. هەروەها لە یاساکەدا تایبەتمەندی مێرد منداڵان ڕەچاو نەکراوە. ئەمنستی باسی لە بێزارکردنی دەستگیرکراوان کردووە لەلایەن ئاسایشەوە پاش ئازادبوونیشیان و دەڵێت ئەو کەسانەی کە سزا دراون و ماوەی سزاکەیان تەواو کردووە و ئازاد بوون تەنانەت ئەو کەسانەشی بەوەی ساغ نەبوونەوەی هیچ تۆمەتێک بەسەریاندا ئازاد بوون تووشی سنوورداربوونی ئازادی و جوڵە بوونەتەوە و چاودێری کراون. سەبارەت بە دەستکەوتنی ئەم زانیاریانە لە راپۆرتەکەدا هاتووە بەشێکی زانیاریەکان بە شێوەی ناڕاستەوخۆ و بەشێکی دیکەی بە چاوپێکەوتن لەگەڵ 119 ئاواری عێراقی لە نێوان ساڵانی 2018 بۆ 2020 لە نێو 7 کەمپدا بەدەستهێناوە. هاوکات سوودی لە زانیاری و چاوپێکەوتن لەگەڵ 15 شالاگوانی مرۆیی کە لە کەمپەکاندا کاریان کردووە و 61 پیا و 3 ژن و 3 مێرد منداڵدا وەرگرتووە کە پێشتر بە تۆمەتی پەیوەندیان بە داعشەوە دەستگیر کراون.